a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. کارتی ڤالانتاینە نهێنیەکە. بەیانی و باشکایۆ. بەیانیت باش. ڕۆژی ڤالانتاینە لێ پیرۆز بێ. کایۆ زۆر دڵخۆش بوو کاتێ بیری کەوتۆ ئەمڕۆ لیۆ ئاهەنگی ڕۆژی ڤالانتاینە گێڕێت. من بەنیازم کارتی ڤالانتاین دروستکەم. ئەتوانی بینی بۆ ئاهەنگەکە و لەوێ بی بە هاوڕێکانە. ئەوانیش کارتە ئەیەنێ باشە؟ ئەم جلە زۆر باشە. ڕەنگی سوورە، ڕەنگی خۆشەویستیە. دایکە من ئەمەیە دڵێک دروست بکەم. زۆر باشە، بە یەکەوە دروستیەکەی. زۆر باشە کایۆ. ئێستا توانی بی ڕازێنیتەوە بڕیار بەی پێشکەشی کەی بەکێ. ئەم دانەیە بۆ کلیمەنتن. ئەو حەزی لە ئەستێرەیە. کەتیرەکە کووە؟ سەیرە، دڵنیام کە لێرەیە بۆ. ئەوە لەزگەکەیە ئێمەیشمان پێ نەماوەتەوە. کایۆ هەوڵی زۆریە تا کارتی ڤالانتاینی تایبەت بۆ هاوڕێکانی دروست بکات. تەواو بووم دایکە. یەکێکم بۆ لیۆ دروست کرد، یەک دانەیەکیش بۆ کلیمەنتن، بۆ ئێگزافێر و بۆ ئێمە. کارتەکان زۆر جوانن کایۆ. دڵنیام هەمویان دڵخۆشە بن. وا باشە چاکەتەکە و لەبەرکەی. کارتی ڤالانتاینەکان. ئەوە تا کایۆ ئەی خەمە ناو جانتاکەتەوە. سپاس. کاتێکی خۆش. باوکە. کارتی ڤالانتاینەکانتان دەرهێنەوە؟ نا چاوەڕێی تۆمانە کرد. کایۆ، کایۆ. زۆر باشە، هەمووتان کارتەکانتان ئامادەیە؟ کەواتە دابەشیان بکەن. ئەمان بۆ تۆیە کلیمەنتن. ڕۆژی ڤالانتاینت پیرۆز بێ. واو، زۆر جوانە. خۆم دروستم کردووە. ئەوەیان منم، ئەوەشیان تۆی. فەرموو کایۆ. سپاس. واو، زۆر جوانە. کایۆ دڵخۆش بوو کە هاوڕێکانی کارتی ڤالانتاینەکەیان بەدڵ بوو. هەموو کارتەکان و دابەش کرد. کایۆ پێشتر ئەو کارتی ڤالانتاینەی نەبینی بوو. ئەو بۆ تۆیە، ناوی تۆی لەسەرە.
بەڵام کایۆ کارتی ڤالەنتاینی لە هەموو هاوڕەکانیەوە وەرگرت بوو. کەس هەیە دوو کارتی ڤالەنتاینیا بێتێ؟ کایۆ نێزانی کێ ئەو کارتی ڤالەنتاینی بۆ دروست کردووە. وا دیارە کەسێک کارتی ڤالەنتاینی نهێنی بۆ داناوی. کایۆ بۆ هەموو بریسکەی سەرشیرینیەکان سەرسام بوو. زۆر بەتامیش بوون. بەڵام هێشتا بیری لەوا کردەوە ئەبێ ئەو کارتی ڤالەنتاینە نهێنی لە چ کەسێکۆ بۆی هاتبێ. دڵنیام دایکێ بەم زوانە ئاگات کایۆ. بۆچی نەختە شیرین نابێتەوە بۆیان؟ سپاس! خواافیز! دایکە تۆ ئەمەدیەومەدێ؟ نا، من دروستم نەکردووە. نازانی کێیەتی پێت؟ ئەمە زۆر نهێنیە. ئەبێ کە چوینەوە ماڵۆ بیری لێ بکەین و بزانین کێ ناردوێتی. کایۆ ئەویست بزانێ ئەو کارتی ڤالەنتاینی لە کێوە بۆ هاتووە. باوکە تۆ ئەمەد بۆ ناردوو؟ نا، من بۆم نەناردووی. بۆچی یانێ سەرەدا و نەگەڕێنا؟ ئەوە سەرەداوێکە، جێدەستی پشیلەیەکی لەسرە. گیلبەرت بۆی ناردووم. بڕواناکەم گیلبەرتوانێ کارتی وا دروستکە. بەڵام ڕەنگە گیلبەرت بە دیارە و کەسەوە دانیشتی بێ. کایۆ ئێستا بە تەواوی سەری سوڵما بوو. نێزانی ئەبێ کێ و کارتی ڤالەنتاینی دروست کردبێ بۆی. دڵنیای بیری لە هەموو کەسێک کردوێتەوە کایۆ. دڵنیام تۆ کەسێکە بیر چووە. زۆر بەو کارتی ڤالەنتاینێن هێنیە و ماندوو بووین. وانە بوو ڕۆزی؟ سپاس! ڕۆژی ڤالەنتاینە پیرۆز بێ! من شتێکم پێیە بۆ تۆ ڕۆزی. خۆشە. شیرینە. سپاس کایۆ. سپاس کایۆ. ڕۆزیش. کایۆ! هێی! تۆپی یاریکردن. ئەچی بۆ سێری یاری بەیزبوڵەکەی باوکە. دایکە، باوکە، من ئامادەم. باشە، ئێمەش ئامادەین وا هاتین. ڕۆزیش ئامادەیە. ئەوە وێنەی پڵنگە لەسەر بلووسەکەت؟ ئاخر ناوی تیپەکەم تیپی پڵنگەکانە. با بڕۆین دەی. کایۆ زۆر دڵخۆش بوو کە بچێت سەیری باوکی بکات خەریکی یاری بەیزبۆڵە. هانی بابە ئەیەی کایۆ؟ بەڵێ! سێرکەن، بابە داری بەیسوڵەکەی پێیە. بیای کێشە! بابە بیای کێشە! هێی! کایۆ لە سێری یاریەکە بێزار بوو. کایۆ، ئەها بابە لەسەر کورسیەکە دانیشتۆ بۆ ناچی بۆ لای. ئەتوانم منیش بکێشم بە تۆپەکەی بابەیە؟ ئەم دارانە زۆر گەورە و قورسم بۆ تۆ کایۆ. بەڵام دوای یاریەکە بە دارەکەی خۆ یاریەکەین باشە؟ باشە باوکە. کایۆ زۆر دڵخۆش بوو کە بەشێ بێت لە تیپەکەی بابە. ئەتوانم بلووسێکی پڵنگیشم هەبێ؟ ئاو سیر کە چیم پێە بۆ کایۆ. ئەتوانی ئەمە بدووری بە تیشێرتەکەتەوە. ئەمە وای کرد کایۆ هەست بکا کەسێکی زۆر تایبەتە. ئۆ تو نیمە. ئەی تو ئاوە خۆیتەوە؟ خۆم ئەتوانم. باوکە هێی! کایۆ زۆر دڵخۆش بوو کە باوکی خاڵی تۆمارە کرد.
دەست خۆشکایە. سپاس کوڕەکەم. تۆ کوڕێکی ئاوێنەری چاچی. کوڕی ئاوهێنەر چییە؟ ئەو کەسەیە کە ئاوەیەت بەوانەی کە تینوانە. وانە؟ ئۆ! ئێمەی بینەوە کایۆ. من بووم بە کوڕی ئاوهێنەر. سیر کە دایکە. پڵنێکی زۆر جوانە. ئەتوانین ئێستا بەیسبۆڵ بکەین؟ بە دڵنیاییەوە کایۆ. ئۆ! هێی! بردمەوە! کایۆ شانازی بەخۆیەوە کرد کە خاڵێکی بۆ پڵنگەکان تۆمار کرد. تۆپەکە چی لێ هات؟ هێی! هێنامەوە! ڕۆزیش لە تیپی پڵنگەکانە هەوانە. عەرەبانەی خلیسکێنە. بۆستە کایۆ! دەرەوە ساردە، حەز لە جلوبەرگی بەفرەنوێکە و نییە؟ نامەوێت لە بەریکەم دایکە. کایۆ حەزی لە جلوبەرگی بەفرەکۆنەکەی بوو. وابزام ئەگەر بچی بۆ خلیسکێنەی سەربەفر پێویستە پێ بێ. کایۆ ئەوەی حەز لە خلیسکێنەی سەربەفر بوو، جێی بەخۆی ناگرت. کایۆ پەلەی بوو لە گردێکی زۆر بەرزەوە بە خلیسکێنە بێتە خوارەوە. دەی کایۆ، ئامادەین بڕۆین. تۆن خۆ بگرە باشە؟ هێ! کایۆ زۆری پێخۆش بوو کە ئەیبینی خەڵک لە گردەکەەوە یەنە خوار و بخلیسکێنە. کایۆ یەک دنیا خەڵکی جیاوازی بینی کە هەریەکان خلیسکێنەی جیاوازی پێبوو. هەڵێکیان زۆر پێکەنینایی بوون. منیش ئەمە لە گردەکەەوە بە خلیسکێنە بەمە خوارێ. باشە کایۆ، بەڵام پێشۆی بەرەو خوارخۆمان بخلیسیێنین ئەبێ سەرکەوینە سەرەوە. هەروە منیش. کایۆ سوور بوو لەسەر ئەوەی تا سەری گردەکە بڕوات. وای! دەی وەرە! پێشکەوتنە من و بابا بەرامبەر بە ڕۆزی و دایە. باشە لە خوارەوە یەکە بینینەوە. کایۆ وایە زانی تا خواری گردەکە ڕێگەیەکی زۆر دوورە. نیگەران مە بەکایۆ، زۆر خۆشە بێت. ئەگەر زۆر خێراش بوو توانم بە قاچی واشی بکەمەوە باشە؟ ئامادە؟ دەچوو! کایۆ! بیت نەگرەوە ڕۆزی! کە خلیسکێنەکە خێراترە بوو کایۆ زیاتری پێخۆشە بوو. واگەینە هێڵی کۆتاییەکە! ئێمە پێشکەوتنەکەمان بردەوە نا باوکە؟ ئێمە خێراتر بووین، بەڵام دایە و ڕۆزی زووتر گەیشتنە هێڵی کۆتایی. دیبا دیسانەوە بیکەینەوە، من ئەمەیە براوە بم. ئەوە سەگێکە. ئەتوانین چین سەیری بکەین؟ بەسەر چاو، با بچین کوڕم. کایۆ پێشتر هەرگیز خلیسکێنەی نەدی بوو کە سەگێک ڕای بکێشێت. دەی بڕۆ بڕۆ بڕۆ! کایۆ سەرسام بوو چۆن سەگەکە گوێڕایەڵی فەرمانەکانە. زۆر باشە، با ئەمڕۆ کۆتایی پێبێی ناوڕێیان. چۆنی؟ ناوت چییە تۆ؟ کایۆ! من ناوم تۆمە، ئەمەش ناوی چینووکە.
لە جۆری سەگیێسکی و زۆری حەز لە بەفرە. کایۆ بە چینۆک سەرسام بوو. ئاها فەروەکەی چینۆک وەکو جلی بەفرەکەی تۆ وایە. کاتێک خلیسکێنەکە بەناو بەفرەکەیان ڕاکێشێ فەروەکە لە سەرمای پارێزی. کایۆ تێبینی ئەوەی کرد خلیسکێنەکەی چینۆک لەوەی ئەم جیاوازترە. منیش خلیسکێنەم هەیە. ئەو خلیسکێنەکە و جوانیشە بەڵام ئەوەی چینۆک خلیسکێنێکی تایبەتە. پێم بڵێ کایۆ حەزەکەی لەگەڵ چینۆک پیاسەیە بکەی؟ کایۆ تۆزێک ترسا. هەرگیز لەو پەرسواری ئەم جۆرە خلیسکێنەی نەبوو بوو کە سەگ ڕای بکێشێت. هیچ ترس نەبێ دڵنیام لەوەی چینۆک ئاگای لێتە بێ باشە پێم کایۆ. بڵێ خوشکە بچکۆلەکەشە حەزەکە بێ لەگەڵ تا کایۆ. وەرە ڕۆزی ئەتوانی بێ لای منەوە دانیشی. بە هەندانی ڕۆزی کایۆ خۆشی ئاسوودەتر بوو. ئێستا کە هەردووکیان پێکەوە بوون زیاتر هەستیان بە ئاساییشە کرد. دەی با بە چینۆک بڵێین ئامادە بە. بڕۆ! کایۆ وای هەست کرد کە خۆی خلیسکێنەکە لێخوڕێت. ئێستا پێڵێم بەرەو لای چە بڕوە. هاو! ئێستا توان پێی بڵێن بۆ سێ بڵێن هووە! یەک تۆز دەنگ زیاتر هەڵبڕە. کایۆ دڵخۆش بوو بۆی چینۆک بە قسەی کردووە. من و چینۆکە بێ ئێستا بڕۆینەوە بەڵام ئەمەوێت دەستێک بێنن بەسەریا چونکە ئیشی باشی کردووە ئەمڕۆ زۆری پێخۆشە بێ. خوا لەگەڵ چینۆک. بڕۆ! خوا لەگەڵ. کایۆ خۆزگەی ئەخواست چینۆک لەگەڵ یا بچوایەتەوە بۆ ماڵێ. باوکە ئەتوانێت سەگێکی وەکو چینۆک ڕاگرین؟ نا تەنها پیاسەیەک لەگەڵ چینۆکا بکەی خۆشە بەڵام ئەمڕۆ بێ بگەڕینەوە ناو ئۆتۆمبیلەکە. دەی کوڕم با بڕۆینەوە با بڕۆین دەی. کایۆ ئەبێ یەکەم جار جلوبەرگی بەفرەکە و داکەنیە ئەگینا گەرماتە بێ. خێر ئەمێ لە بەرما بێت. کایۆ ئێستا حەزی لە جلوبەرگی بەفرەکەی بوو نەی ئەویست دایکەنێت. جگە لەمەش کایۆ پەلەی بوو یاری خلیسکێنەی سەگ بکات چونکە سەگیشی نەبوو. بۆیە هەوڵیا شتێکی تر لە شوێنی دابنێ. گیلبەرت تۆ ئەتوانی ببی بە خلیسکێنی پشیلە؟ وا! وا! بە قسەی کردین تۆ پشیلەی خلیسکێنەیەکی زۆر چاکی گیلبەرت.